منەوێت سەبارەت بە ئەم بابەتە بە تایبەتی بەرنامەکانی پارتی دموکراتی کوردستان زیاتر قسە بکەم لەگەڵ بەڕێز محەممەد کەمال بەرپرسی لە قیسەی پارتی لە کەرکووک لەگەڵم دەبێت. بەڕێز محەممەد سپاس کە لەگەڵ کوردستان 24 کەمێکی دیکە بانگەشەی پارتی دموکراتی کوردستان بە فەرمی بۆ هەڵبژاردن لە کەرکووک دەست پێ دەکات. پارتی چی بۆ خەڵکی کەرکووک پێیە؟ سپاس بۆ ئێوە بۆ کەناڵەکانتان. بێگومان ئەمڕۆ بانگەشەی هەڵبژاردن بە فەرمی لە کەرکووک و ناسینی لیستەکەمان کە لیستی 275 لەگەڵ ناسینی 24 کاندید بۆ لیستەکەمان ئەمڕۆ ئاهەنگی و کەرنەڤاڵی ناسینی لیستەکە و کاندیدەکانمان هەیە. بێگومان پارتی دیموکراتی کوردستان هەمیشە داکۆچی کردووە لە خەڵکی کەرکووک، لە جوغرافیای کەرکووک، لە زەویزاری کەرکووک، لە هەموو دۆخێکایە، لە هەموو بارێکایە کەرکووک یەکێک بووە لە ئەولەویاتی کاری کاندیدەکانمان چی لە بەغا وەکو پەرلەمانتار، هەروەها چی وەکو بەرپرسانی باڵای پارتی کە هەمیشە لە گفتوگۆ بوونە لەگەڵ حکوومەتەیەک لە دوایەکەکان. کەرکووک چقی باسنەی گفتوگۆکان بووە، هەمیشە لەسەر گفتوگۆ لەسەر کەرکووک یەکێک بووە لەو تەوەرانەی کە خەڵکی ئێمە بۆ مفاوەزات یا بەرپرسانی ئێمە کە چوونەتە بەغا لەسەر کەرکووک داکوێچیان کردەوە، چونکە کەرکووک بەلای ئێمەوە دڵی کوردستانە، قەت دەست هەڵناگرین لەسەر کەرکووک و بەردەوام ئەبین لە داکۆچیکردن لەسەر کەرکووک و هاوڵاتیانی کەرکووک و بەدەستێنانی مافەکانیان و بە تایبەتی ئەو زەویزارانەی کە بەڵێ بابەتی کەرکووک زۆر بەرفراوانتر و گەورەترە لای حکوومەتی هەرێمی کوردستان بە جێبەجێکردنی مادەی 140 نەهێشتنی تعریب و گەڕانەوەی خەڵکی ڕەسەنی کەرکووک بۆ ناوچەکانی خۆیان. ئەم بابەتە لای پارتی چۆن بە گرنگیەوە وەرگیراوە لە داهاتوودا کاندیدەکانی پارتی لە پەرلەمان چۆن شەڕی مافەکانی کورد و جێبەجێکردنی ئەم بابەتە گرنگانە دەکەن؟ خۆی لە دانانی دەستوری عێراق لە 2005 یەکێ لە خاڵە سەرکیەکان کە پارتی دیموکراتی کوردستان و جەنابی سەرۆک خۆی لە ناو گفتوگۆی دانانی دەستور بوو، لە ئەو کاتەی دەستوریان داڕشتەوە جەنابی سەرۆک لەوێ بوو ئەو خاڵەش بە داکۆچیکردنی جەنابی سەرۆک مادەی 140 لەوێ تەسبیت بوو و بڕیاریش بوو لە 2007 با بڵین جێبەجێ کرابێت. بەڵام بەداخەوە هەموو حکوومەتەیەک لە دوایەکەکان لە 2007ەوە تا 2005ەوە تاوەکو ئێستا مۆماتەڵەیان تیا کردووە و ئەیخەن پشتگوێ یاخود ساردیەکە نوێنن لە جێبەجێکردنی هەرچەند بەرنامە هەیە و لیژنەی باڵای جێبەجێکردنی مادەی 140 هەیە، بەڵام سستیەک هەیە لە جێبەجێکردنی ئەو بەرنامەیە. بێگومان پارتی واز نایەنێتەوە، هەمیشە پەرلەمانتارەکانی لە بەغا داکۆچی لەو مادەیەوە هەموو ئەو بەرنامانەی کە شمولی کەرکووکە کات، چی لە ڕاگواستن، چی لە تعریب، چی لە مۆزوعی زەویزار کە بە پێی قەراراتی مەجلیسی قیادەت سەورەی سەدام حوسێن و حزبی باعس ئەو کاتە زەویەکانی کورد هەموو لە سنووری کەرکووک کە توانین بڵێن لە جەبەل حەمرینەوە تاوەکو پردێ زەویەکانی کەرکووک داگیر کرا و تەوزیع کرا بەسەر عەرەبی هاوردە و بەسەر خەڵکانێک کە لە دەرەوەی کەرکووک هاتوونە. باشە، ئەمڕۆ کەرنەڤاڵێکی گەورەی جەماوەری لە کەرکووک بەڕێوە دەچێت، وەکو دەگوترێت زیاتر لە 15,000 کەس بەشداری تێدا دەکات. پێشبینی دەکەن کە ژمارەی کورسیەکانی پارتی لە کەرکووک زیاتر بکات لە چاو ڕابردوو و هەروەها دەنگی جەماوەر متمانەتان بە دەنگی جەماوەری خۆتان هەیە لە کەرکووک؟ ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان متمانەیەکی گەورەمان هەیە بە خەڵکی کەرکووک و جەماوەری کەرکووک و جەماوەری پارتیمان لە کەرکووک جگەل لە هەواڵانی ئەندامانی پارتی خەڵکی ئێمە کە خۆشەویستی پارتی و خۆشەویستی بارزانیە، من دڵنیام بە جۆش و خۆشەوە ڕۆژی 11 ئەڕۆنە سەر پای سەندوقەکان و لەوێ دەنگەدەن بە کاندیدەکانی پارتی دیموکرات و کوردستان و دەنگەدەن بە لیستی 275
کە لیستێکە هەمیشە داکۆچی کردووە لە کەرکووک و لە خەڵکی کەرکووک و لە کەرکووچەکان. بەڵێ بەڕێز محەممەد ئەلبەتە ئەمڕۆ ئێمە چاوەڕوانی ئەوە بین کە جەماوەرێکی بەرفراوان بێتە ئەو کەرنەڤاڵە و دڵنیام خەڵکێکی بێشمار دێت ڕەنگە لە ژماردن نێت خەڵکێکی زۆر دێت و بەشدارە بێت لەو کەرنەڤاڵە. باشە هەرچەند ئەمڕۆ بە فەرمی بانگەشەکە دەست پێ دەکەن بەڵام چەند ڕۆژێکی تر ئامادەکاری بۆ بانگەشەی هەڵبژاردن لە کەرکووک دەستی پێ کردەوە وەکو پارتی دموکراتی کوردستان هیچ بربەستێک لە بەردەم ئەم بابەتەدا نییە لەبەرەوەی هەندێک پۆستەرەکانی کاندیدانی پارتی لە یەکەم ڕۆژی بانگەشەدا تێک چوو بوون چیتان کردو بۆی بانگەشە وەکو خۆی بەباشی بەڕێوە بچێت وەکو پارتی دموکراتی کوردستان؟ ئەلبەتە ئاستەنگ هەیە بێگومان وەڵە لە کارکردنە هەمیشە ئاستەنگەی و کەرکووکیش خۆتەزانی بارودۆخێکی تایبەتی هەیە تا ئێستاش مەلەفی ئەمنی کەرکووک بەدەستی ئەجزەی ئەمنی کەرکووکەوە نییە ئەمەش هۆکارێکە لە هۆکارەکان بەڵام ئێمە بانگەشەی خۆمان دەستی پێکردووە پێش ئەمڕۆ چەند ڕۆژێک هەموو کەرکووک بانگەشە لە عێراقەیە دەستی پێکردووە چەند ڕۆژێکە لە سێیدەوە دەستی پێکردووە بێگومان ئێمەش بانگەشەی خۆمان و سەردانیەکانی خۆمان و ئیشوکاری خۆمان بەرنامەی خۆمان لە جێبەجێکردنایە لەم چەند ڕۆژەی ڕابردووە بەردەوام شەبین و ئاستەنگیش هەر ئەبێت بێگومان بەڵام ئێمەی کەرکووچەکان بە بەرپرسانەوە بە مەکتەبی ڕێخستنی کەرکووک گەرمیانەوە بەڕێز کاکی واد لێرەین شەو ڕۆژ لێرەین لە کەرکووکین و لەگەڵ خەڵکی خۆمانی لەگەڵ خەڵکی کەرکووکین بۆیە دڵنیاین لە جەماوەری خۆمان کە بە بەرفراوانی و بێشمار دێنە پای سەنوقەکان. باشە بەڕێز محەممەد دیارەکە پارتی کاتێک گەڕایەوە بارەگاکانی خۆی لە کەرکووک کردەوە باڵای کوردستانەوە گەڕایەوە داکۆکی لە مافی ئەو خەڵکە کرد کە چاوەڕێیان دەکرد بارودۆخی کەرکووک کاسایی بێتەوە لەگەڵ هەموو ئەو گۆڕانکاریە ئەمنیانەی کە جەنابەت ئاماژەت پێ کرد و گەڕانەوەی پارتی و کردنەوەی بارەگاکانی لەوێ ئایا هیچ کاریگەریەکتان لەسەر گۆڕینی ئاراستەی ئەو سیاسەتانەی کە دژی خەڵکی کەرکووک بوونە دروست کردووە و پشت ئەستور بەم کارانەی کە لە ماوەی چەند ساڵی ڕابردوو کردوتانە ئێستا خەڵکی کەرکووک ئەمانە لە بەرچاو دەگرن کاریگەری هەبووە لەسەر ڕای جەماوەر بۆ پارتی؟ بەڵێ بە دڵنیاییەوە کە هاتنەوەی پارتی دیموکراتی کوردستان بۆ کەرکووک و هەڵکردنی ئاڵای کوردستان لەسەر بانی هەموو بارەگاکانی پارتی لە ناو شاری کەرکووک بێگومان ڕنگدانەوەیەکی باشی هەبووە و ئەو ترسەی لە جەماوەر هەیبوو چونکە پێش ئێمە هیچ بارەگایەک نەیتوانی بۆ ئاڵای کوردستان هەڵکات ئەو ترسەی کە لە دڵی خەڵکە بوو بێگومان ئەو تەلیسمەمان شکاند ئێمە ئەو ترسەمان شکاند و جەماوەری ئێمە بە خۆشیەوە بێگومان ئەمە تەسیری لەسەر جەماوەرە بێ هاتنەوەی بارەگای لقی سێ بۆ ناو شاری کەرکووک و گەڕانەوەی مەکتەب ڕێخستنی کەرکووک گەریان بە هەموو بەرپرسەکانیەوە بۆ ناو شاری کەرکووک ئەمە تەسیرێکی ئیجابی ئەبێ لەسەر جەماوەری کەرکووک و جەماوەری کەرکووک پشت ئەستورە بێ کە کەرکووک کە پارتی دیموکراتی کوردستان بەجێیان نایەڵێت و پشتگیریان نەکات و لەگەڵیان نابێت لامە خۆشی و ناخۆشیەکان. بەڵێ زۆر سپاس دەکەم بەڕێز محەممەد کەمال بەرپرسی لقی سێی پارتی دیموکراتی کوردستان لە کەرکووک لە کەرکووکەوە لەگەڵ کوردستان 24 سپاس.